بەناوی خودای گەورەی میهرەبان، دایکان باوکان، ئاگاداری منداڵە چاوگەشەکانتان بن. یەک منداڵی ساڵح باشترە لە چەندین منداڵی ناساڵح. ئەگەر خوا سوبحانە وەتەعالا کوڕێک یان کچێکی ساڵحت پێ ببەخشی، خێر و چاکە و حەسەناتی ئەو کوڕ و کچە لە ڕۆژێ دوایێدا دەچێتە تای تەرازووی چاکە و حەسەناتی ئێوە بە پێچەوانەوە. ئەگەر منداڵی خراپ بەرهەمبینن بەبێ عەقیدە و ئیمان و بیر و باوەڕ، هەرچی خراپە ئەکا ئەو کوڕ و کچانە، ئەو منداڵانە خراپەکانی دەچێتە تای تەرازووی دایک و باوکان. بۆیە پێویستە ئاگاداری ئەو بابەتە بین. خوا سوبحانە وەتەعالا لە قورئانی پیرۆز پیاو ساڵحێک و پێغەمبەرێک بۆ کارێکی دیکەی گرنگ ڕادەسپێری. دەزانن ئەو کارە گرنگە بریتە لە چی؟ کوشتنی منداڵێکە. وأما الغلام فكان أبواه مؤمنين. ئەو منداڵە دایک و باوکی ئیماندار بوون، خواناز بوون. جا ئەو پیاوە ساڵحە ئەو منداڵەی کوشت، سەری لە جەستەی هەڵتەکان. وأما الغلام فكان أبواه مؤمنين فخشينا أن يرهقهما طغيانا وكفرا. لە ترسی ئەوەی ئەو منداڵە ئەو دایک و باوکانە تووشی کوفر و لاڕێیی بکات. جا بۆیە پێویستە ئێمە وەک موسڵمان گەنجانی وەکو پێغەمبەر یوسف پێشکەشی کۆمەلگا بکەین، کچانی وەکو خاتوو مەریەم بۆ ئەوەی پێغەمبەر ئاسایەک بەرهەم بێن و بێنە پێش. وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم.